بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ با خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیال لە پرۆگرامێکی نوێیاتونێتەوە خزمەتتان با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتینی و جیاوازەوە بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوودی و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی زۆر باش و بە دڵ و دەروونێکی ئارامەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. دەستخۆشیدا. سڵاوتان لێبێت بینەران و بیسەران یازوو خۆشەویست لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین کە هەمیشە بەختەوەر و کامەران بنازان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو تەوارانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەریەکەین بەرنامەکەماندا باز لە فەزڵ و گەورەی بەخشین دەکەین لە پێناوی خودای گەورەدا بزانین ئەو پاداشتە گەورانە چین کە خودای گەورە بۆی بەخشین و پێمان دەبەخشێت. وەروە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت لەبارەی بەخشینەوە چی دەفەرمێت، وەروها لە قورآنی پیرۆزدا چۆن باسی بەخشین و گەورەی بەخشین کراوە. وەروە لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لەو دەکەین کە قوتابیان چۆن بتوان سوود وەربگرن لەو کاتەی لەو پشوانەی کە هەیەە بۆ کۆششکردنی زیاتر بە تایبەت قوتابیانی پۆلی 12 و لەو نێوەندەدا خێزانەکان چ ڕۆڵێکیان دەبێت بە تایبەت دایکان و باوکان ئەوی کە هانی قوتابیەکانیان بدەن لە ماڵەوە لە کاتی ئەم پشوەدا زیاتر سەرقاڵی کۆششکردن. من لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادەکردن. بەڵە بەڕێزانەوە کەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشوهەوا. فەرموون با پێکەوە بینەری. زان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بەخشین لە پێناو خودای گەورە دەکەین. بزانین فەزڵ و گەورەی بەخشین چییە و هەروها ئەو پاداشتە گەورانە چین کە بۆی بەخشینەوە دەستمان دەکەوێت. گفتوگۆ دەکەین لە باوی لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئیبراهیم نێرگزەجاری زانایانی کە لە هەڵەبجەوە میوانی بەرنامەکەمانە. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێت و سوپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوای گەورە لە بەڕێستان و سەرجەم بینەران و بیسەران خۆشحاڵین پێکەوە بتوانین لە خزمەتی مسلماناندا پەیامێک لەسەر بەخشین ئاراسە بکەین. زۆر سپاس مامۆستا. مامۆستا ئەگەر سەرەتا باز لە بەخشین بکەین، ئایا بەخشین تەنها پارە دەگرێتەوە یاخود زۆر بواری دیکە و زۆر شتی دیکە دەگرێتەوە؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دووبارە سڵاو و ڕێز بۆ بەڕێزان سەرجەم بینەران و بیسەران لە هەر کوێیەکەن. دیارە ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی یەکێک لە پەیامە جوانەکانی بریتیە لەوەی کە سەرجەم مرۆڤ و مسلمانانیش بە تایبەتی فێری بەخشین دەکات. تەنانەت بە جۆرێک ئیسلام هانی مرۆڤایەتی دەدات کە پێناسەی مرۆڤایەتی دەدەکات بەوەی کە مرۆڤ دروست بۆ بەخشین. چونکە ئێمە سیر دەکەین خۆر دەبەخشێت، مانگ دەبەخشێت، ئاو دەبەخشێت، ئاسمان دەبەخشێت. تەنانەت ئاژەڵان کە دەبەخشێن سودمەند نین لەوەی کە خۆیان دەیبەخشن. یعنی بۆ نمونە ئاژەڵ شیرمان پێدەدا، شیرەکەی بۆ ئێمەیە بەخشینە بەڵام بۆ خۆی نییە. هەتاوەکو دەگا بە مریشکێک کە هێلکە دەکات دەبەخشێت. لێرەوە ئەگەر سەرنج بین ئەم بوونەوەرە هەموو دەبەخشێت.
هەموو بوونەوەریش دروست کراوە لە خزمەتی مرۆڤدا کەواتە مرۆڤ کە سەردار و بەڕێوەبەری ئەم بوونەوەرەیە دەبێت لە هەمووان زیاتر بەخشندە و بەڕاستی سیفەتی بەخشین ئاکاری بێ. دیارە لە قورئانی بەرز و پیرۆزدا ڕەب العالەمین کە باسی بەخشیمان بۆ دەکات دەبینین 7 جار لە باسی جیهادا باسی جیهادی ماڵ دەکات. بەڵام دیارە جیهادی ماڵ زۆر گرنگە لەگەڵەوەشە هەرکوەکو بەڕێزت ئاماژەت پێدا ئایا بەخشین تەنها و تەنها بریتیە لە ماڵ نەخێر بۆ نمونە زەردەخەنەی سەرلێوان هاوکاری و دەستبارگرتن بە کردار هاوکاری کردن لە هەڵگرتنی ناڕەحەتی و ئازارێک خاشاکێک لەسەر ڕێگا هەمووانە بەخشینن هەمووانە بەڕاستی لەو سیفەتە جوانانن کە مسلمان جێبەجێی دەکات. زۆر باشەمە مستاکەواتە هەمومان دەزانین کە بەخشین لە ماڵ و سامان لە دارایی لە مادە لە هەموو شتێک پێک دێت. ئەوەش زۆرەستە بەیانی هەندێک کەس ناتوانێت بە ئاسانی دەستی بچێتە ماڵ و دارایی کە بیبەخشەکەواتە چی بکەین کە دڵ و دەروونێکی فراوانمان هەبێت تا بتوانین بە ئاسانی ببەخشین یارمەتی یاخود هاوکاری هەژاران و لە قەوماوان بکەین. دیارە ئەگەر سەرنجی قورئان بین هەر لە سەرەتای دابەزینی وحیەوە کە ڕەب العالەمین لە سوورەتی بەقەرەدا دەست پێ دەکات کە دەفەرمێ ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. يعني سير دەکەین ڕەب العالەمین یەکسەر لە ڕیزبەندی ئیمان و عەقیدە لەگەڵ نوێژدا یەکسەر چی هێناوە بەخشینی هێناوە. اینجا دەفەرمێ ئەو کەسانە هیدایەت دراون ئەو کەسانە ڕەحمەت پێکراون. بۆیە بەڕاستی ئیسلام هاتووە بۆی ناخی مرۆڤەکان ئازاد کات دڵ و دەروونەکان ئارام کات و دەسەکان لە ڕشدی و بەخیلی ڕزگار بکات. بۆیە قورئان بەڕاستی زۆر هانمان دەدا بەوەی کە ئەفەرمێ ئەو کەسانەی کە دەبەخشن لەهم ئەجر عەظیم پاداشتی گەورەیان بۆ هەیە ئەجر کەریم بەڕاستی لەلایەنی ئەڵڵاهوە جەلە جەلالوه پاداشتێکی بێوێنەیان دەدرێتەوە ڕێزیان لێ دەگیرێ و هەروەها ئەجر عەظیم کەبیر کەریم بەڕاستی یضاعف لمن یشاء خوای پەروەردگار بۆ هەموو دەربازبوونی دەروونەکان بۆی هیچ تاکێک نەبێ بەڕاستی لە ناخیدا ڕەزیلی و بەخیلی بوونی هەبێ. بۆیە فەرمێ ومەن یوق شح نفسه ئەگەر دەتەوێت فەئولایکە هم المفلیحون بتگرێتەوە و ڕزگار بی ئاسوودە و ئارام بی ئەبێت بەڕاستی ناخت لە ڕەزیلی و لە چروکی دەرباز بکەی. ئەگەر سەرنجەم ئایەتە بن مسلمانانی ئازیز بەتایبەتی کە ڕەب العالەمین فەرمێ فأما من أعطى واتقى وصدق بالحسنى يعني سير رزبنديك بكن پروردگارمانە فەرمێ ئەو کەسەی دەبەخشێ ئەعطا واتقى تەقوای هەیە خۆی لە حرام دەپارێزێ وصدق بالحسنى يعني باوەڕبوون بە ڕۆژی قیامەت بە دیداری ڕەب العالەمین سەرنج بن بەخشین لە پلەی یەکەمدایە ئەنجا تەقوا دێ ئەنجا ئیمان بە غەیب و بە ڕۆژی قیامەت دێ ئەفەرمێ فەسەنویەسیره لليسرى هەموو کارەکانی دنیا و سەرەمەرگ و دوا ڕۆژیشی بۆ ئاسان دەکرێ. ئەگەر بە پێچەوانەوە مرۆڤ وانە بوو ئەفەرمێ وأما من بخل واستغنى ئەگەر مرۆڤ بەخیل بوو ئەوەی کە هەیەی بەڕاستی بەهی خۆی زیانی بەهی خوای نەزانی دەسی گرتەوە هاوکاری هەشارانی لێ نەکرد ئەو کاتە بەڕاستی هەموو ژیانی تەنگەڵانە بێت و هیچ کاراسانیەک لە ژیانی دابوونی نابێ. کاتە بۆ دەربازبوونمان لە دەروونێکی ڕەزیل بۆی ببین بە خاوەنی دەروونێکی پاک پێویستە بەڕاستی بە تەوجیهە قورئانیەکان خۆمان پەروەردە بکەینەوە. زۆر باشە مامۆستا ئیبراهیم لە بەرنامەکانی ڕابردوودا توێژەرانی دەرونیمان گفتوگۆ گرتۆ لەبارەی کاریگەری بەخشین لەسەر دەرونی تاک ئەوان بەگشتی باز لەوە دەکەن کە کاریگەری دەبێتە مای بەختەوەری و بهێنانە ئارای دەرونێکی ئارام و کەسێک کە دەبەخشێت هەتا تەنانەت دەگەر دڵ و دەرونیشی ئیمانێکی لاوازی بە یاخود ئیمانێکی پتەوی تێدا نەبێت بەڵام بە بەخشین دەبێتە هۆی بەختەوەری و دڵ ئارامی. ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتە ئەو بابەتە؟ بەڵێ طبعا ئاینی پیرۆزی ئیسلام هەڵگری کۆمەڵک تایبەتمەندیە کە لە غەیری ئیسلامدا بوونی نییە. یعنی کە ئیسلام باسی بەخشینمان بۆ دەکات باسی بڕ و چاکەکاریمان بۆ دەکات بە تایبەتی بەڕاستی سیفەتێک هەیە لەناو مسلماناندا لە غەیری مسلماناندا بوونی نییە. هەر ئەمەیە ئاسوودەیی و ئارامی دەرونی و خێزانی و کۆمەڵایەتی بەرهەمدێنێ. ئەوش بریتیە لە ئیثار. لە ئیسلامدا بەخشین جگە لە زەکات یعنی جگە لە زەکات کە فەرزە و ساڵانە جێبەجێ دەکرێت
ئێمە سەدەقات و بەخشینمان هەیە کە ڕۆژانە و هەفتانە و بەردەوام ینی دەکرێت. هەموو ئەمانەش بەڕاستی هەڵێنجراوە لەو ئاەتەوەی کە ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. يعني قرآن باسي سیمای دەوڵەتی محەممەد پێغەمبەرمان بۆ دەکات عليه الصلاة والسلام و باسی سەحابە ئایزەکانمان بۆ دەکات دەفەرمێ ئەوانە کەسانێک بوون ويؤثرون على أنفسهم شتێکەیە پێوترێ ئیثار هەموو سەرزەوی هەموو ئەدیانە تەنانەت ئاسمانیەکان تەنانەت هەموو بەڕاست و یاسا مرۆڤکردەکانی ئەمڕۆ شتێک نێ پێی بوترێ ئیثار. ئیثار چییە؟ ئیثار بریتێ لەوەی کە ئەو شتەی بۆ خۆم پێویستمە دەیدەم بە تۆ، نەک ئەو شتەی لە خۆم زیادە دەیدەم بە تۆ، چونکە ئەو شتەی لە خۆم زیادە ئازایەتی نییە. هێندەی ئەوەی کە قورآنە فەرمێ ويؤثرون على أنفسهم تۆ پێش بخەم بەسەر خۆمدا، تێربوونی تۆ تێربوونی من بێ، سەرمانەبوونی تۆ گەرمبوونەوەی من بێ، ئارامی تۆ ئارامی من بێ، خەوی خۆشی تۆ خەوی من بێ، گیرفان پڕی تۆ گیرفانی من بێ. ئەم ئەخلاقیاتە بەس ئیسلام بەرجەستەی دەکات. ئەم ئەخلاقیاتە ئەگەر سەرنج بێ ئەمڕۆ مرۆڤایەتی زۆر محتاجی بەڕاستی ئاتاجی ئەم ئەخلاقیاتەیە کە دەروونەکان وا فێرەکات بەڕاستی کە بتوانن ئەوەی کە ئەیانەوێ ئاسوودە بن خەویان خۆش بێ. آخر بەڕاستی یعنی ئێوەی بەڕێز و سەرجەم بینەران تەسەورکەن هیچ کەسێک بەقەدەر مسلمان ئارام نییە، ئەو خۆشەی لە دڵی مسلماندایە، ئەو لەزەتەی کە مسلمان لە بەخشین دەیبینێ. یعنی بە نمونە دایکمان عائیشە کاتێک دەیبەخشی عەتری دەهێنا و دەیکرد بە ئەو پارەوەی ئەو دینارەوەی ئەو درهەمەوەی کە دەیبەخشی لیان دەپرسی چۆن بۆ دەیفەرموو پێشوی بچێتە دەستی مرۆڤەوە مەخلوقەوە دەچێتە دەستی ڕەب العالەمینەوە، خوای پەروەردگار بۆ خۆی وەری دەگرێ. یعنی تەسەور کە بەخشین وا لە مرۆڤەکات ڕاستە و خۆ مامەڵەت لەگەڵ خوای پەروەردگارایە، ئیتر چۆن ئارام نابی، چۆن ئاسوودە نابی. لەبەرەوە بەڕاستی مسلمان گیری نەخواردەوە بە دەستگیرفانەوە، مسلمان گیری نەخواردەوە بە دەستگیرفانەوە، چونکە دەزانێ بەڕاستی گیرفان ئەوەی کە گیر بخواتیایدا بمێنێتەوە تایدا فان و نەمان و تیاچوونی بەسەردادێ. بۆیە دەبینین کۆمەلگای مسلمان وەکو ئێستا دەیبینین ئەلحەمدولیلا لە هەرێمێکی پڕ لە قەیراندا دەبینین بە منداڵەوە بە کرێکارەوە بە فەرمانبەرەوە بە هەموو چون و توێژەکانەوە گیری نەخواردەوە بە دەستگیرفانیەوە، بەڵکو ئەوەی کە خۆی محتاجێتی ڕەنگە بۆ نەوت و بپێداویستی بیبەخشێت. زۆر باشە مامۆستا، زۆر جار وەک دەزانین یاردەشی بینین کە زۆربەی کات بەخشینەکان زیاتر لە مانگی ڕەمەزانی پیرۆزدایە. ئایا لەم مانگەدا خێر و بەرەکەتی زیاتر دەبێت یاخود دەرۆک و ڕۆژانی دیکە ئاساییەکە دەتوانین ببەخشین؟ هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە کە زیاتر لە ڕەمەزانە زیاتر هاوڵاتیان یاخود دەوڵەمەندەکان دەبەخشن؟ دیارە بەڕاستی ئەوە زۆر جار ئێمە و مەفهومە ڕاستەکەینەوە بۆ مسلمانان کە ڕەمەزانان تایبەتمەندی خۆی هەیە، ینی مسلمانان بۆ لێ تێک نەچوون یا بۆ دەستخستنی ئەجری گەورەی مانگی ڕەمەزان. بەڵام بەڕاستی زۆرێک لە عولەمایانی دیکە سەرنج و تێبینیان هەیە لەسەر ئەم بابەتە لەوەی کە غێری مانگی ڕەمەزانیشان ناو بردەوە بە مانگی سەدەقات و بە مانگی زەکات. بەڵام ئەگەر سەیری قورئان بکەین کە باسی ئینفاقمان بۆ دەکا یونفیقون، یعنی بە ئیستیمرار و بە دەوامیەت مسلمان دەبەخشێت. یعنی بەڕاستی ئێمە لێرە سەرنجی مسلمانان ڕادەکێشین بۆەوە بڕواتانە بێ بەس بابەتی بەخشین بابەتی سەدەقە بەسە بۆ ئەوەی ئێمە وەکو مسلمان شانازی بکەین بەوە بڵێین دەتوانین بە ئیسلام حکم بکەین، دەتوانین بڵێین بە ئیسلام ئیداری کۆمەلگای خۆمان بین. یعنی تەسەوور بکەن ئیسلام حاکم نییە بەس بە زەکات بە نیسبەتێکی کەم، بە سەدەقە و بەخشین لە هەمووانەوە سەرنج بن لەم وڵاتەدا چه ئاسەوارێکی جوان دەبینرێت. کەواتە ئێمە پەیامان ڕوون و ڕاشکاوانەیە بۆەوەی کە یونفیقون بە بەردەوامی، یعنی کە فعلی مضارعە بۆ ئیستیمرار و بۆ دەوام عەددەوام مسلمان دەبەخشێت. و لە ناو کۆمەلگەی مەدینەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام بۆ بەڕێکردنی غەزا و جیهادەکان، بۆ دابینکردنی پێداویستی مسلمانان نەوەستاون بە دیاری مانگی ڕەمەزان و ڕەمەزان بێتەوە و اینجا برا ئەنساریەکان هاوکاری بە برا مهاجیرەکان بکەن، اینجا برا مسلمانە دەوڵەمەندەکان بێن جێشی عوسرە بەڕێ بخەن، بێن غەزای تەبوک و حونەین و ئەمانە بەڕێ بکەن، هەرگیز لەسەرەوە نەوەستاون. کەواتە مسلمان لە مەسلەی بەخشیندا بەڕاستی لەکوێ پێویست بوو وەکو پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام وەکو شنەبایەکی فێنک ئامادە دەبێت، نەک تایبەت بێ بە مانگی ڕەمەزانەوە.
زۆر باشە مامۆستا ڕۆژێکیان هاواڵێکی پێغەمبەر دووری خوای لەسەر بێت ئەوەندە ماڵ و سامانی هێنابوو کە بیبەخشێت کە زۆر بە لاوازی و توانایەکیەوەی نەبوو هەڵی گرێت و بیهێنێت کە بەخشی زۆرێک لە هاوڵەکانی دیکە گەڕانەوە زیاتریان بەخشی کاتێک کە بینیان ئەو هەواڵەیان زیاتر لە هەمویان بەخشندەتر بووە ئەمە تا چەند لە ئێستادا زۆرێک ڕخنەوە دەگرن کە پێویست ناکات بە ئاشکرا ببەخشرێت بەڵام ئەم بەخشینەی ئاشکرا کە دەبینین بۆ زۆرێک لە دیاردەکان بە تایبەت لەم کۆتاییە کە لێ قەوماوانی لافاوەکەی هەولێر کە خەڵکێکی زۆر کاری بەخشینیان کرد تا چەند گرنگە بەخشین بە ئاشکراش ئەنجام بدرێت بۆی کە خوای گەورە بە هەردوو ڕێگاکە ڕێگەی بە موسڵمان داوە ببەخشن. طبعا القرآن ده فرمي الذين ينفقون أموالهم بالسر والعلانية يعني سرنج بين قرآن كباسي بخشين دكات وشي سر واتفنهان يعني دينيت والعلانية طبعا اللي يقدانوي راس ودروس بو أم بابتي سر وعلانية يعني پنهان وآشكراية أويا أم كارساتي كاتو تبيشوا بۆ نمونە قەیرانێک ڕووی لە مسلمانان کردووە لە کۆمەڵە گەڕەکی شاری هەولێری ئازیز بە تایبەتی ئەگەر مسلمانێک هەبێ هەموو حاجە و پێداویستی ئەم مسلمانانە دابین بکات یعنی مسلمانێک هەبێ بتوانێت هەموو پێداویستەکان دابین بکات بە پەنهان بیکا زۆر باشە کەواتە الذين ينفقون أموالهم بالسر ئەگەر خێرێک حاجەیەک پێداویستیەک بە کەسێک کرا پێویستی بە هەمووان نەبوو با بە سر بێ بەڵام لە کاتێکدا کە حاجەکە بار ناکرێ بارەکە قورسە بەڕاستی گرفتەکە قورسە وە کۆمێکی ئێستا هەیە بە هەمووان بار دەکرێت ئەو کاتە هەم سرمان پێویستە هەم علانیەمان پێویستە بڕات هەبێ بینی نیەت پەیوەندی بە بەندە و خوای پەروەردگارەوە هەیە بەڵام زۆر کات ئەو علانیە ڕێگە خۆش دەکات وفي ذلك فليتنافس المتنافسون بۆ ئەوەی بەڕاستی کێبەرکێیەک لەسەر خەیر کێبەرکێیەک لەسەر بەخشین دروست بێ کەواتە ئەگەر کەسێک ماڵ ببەخشێ بە ئاشکرا بەمانای ئەوە بێت کە خوا نەخواسە ڕیای کردووە ئەی مەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بەرامبەر هێنانی ئەو ماڵانە بە ئاشکرادا نەبوو فەرمووی بەخین بەخ ناوشەی بەخ هە لە کوردەواریا بەکاری دێنین ئەی مەگەر هێنانی ماڵی ئاشکرای سەیدونا عوثمان نەبوو کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ما ضر عثمان ما فعل بعد اليوم چیدی لەوە دووە عوثمان تووشی زەرێرێک نابێ ماڵەکەی باشکرا هێنا دەیان نمونەی دیکەمان هەیە کەواتە ئەگەر هاوڵاتیەک توانی بە تەنها خێرێ جێبەجێ بکە و بەخۆی بار کرا ئەوە بەڕاستی بەپەنانی بیکە بەڵام لە ئێستادا کە ئومەتی مسلمان خەڵکی مسلمان خاوەنی دەوڵەت نین بەڕاستی هەرێمەکەمان هەرێمێکی دەوڵەمەندە بەڵام قەیران لە دوای قەیرانمان بۆ دروست دەکرێ و سەرۆت و سامانی وڵات دەدزرێ و دەبرێ و هەتا دوایی ئەو ئەرکە لە ئەستۆی کیایە بەڕاستی لە ئەستۆی هەموو مسلمانانایە کە لە حاڵەتی بەتایبەتی قەیرانی ئاوازریانێک ڕووی لە پایتەختی هەرێمی کوردستان کردووە و ئەو هەموو خەڵکە هەژار و لێ قەوماوە ماڵی بەڕاستی کاول بووە ئەو کاتە بە دڵنیایەوە بە هەردوو بوارەکە بەتایبەتی بە عەلەنی پێویستمان بە هاوکاریکردنی یەکدی هەیە. زۆر باشە مامۆستا زۆر جار دەبینین کە کەسانێگەن خاوەن سەروەت و سامانێکی ئێجگار زۆرن بەڵام هیچ لەو سەروەت و سامانە نابەخشن باز لەوە دەکەن کە ئەمە زەکات نییە تا فەرز بێت وەگەوەی کە پێشتر بەڕێزیشت ئاماژەت بەوە کرد کە ئەوانەی دەبەخشن چ پاداشتێکیان دەبێت چۆن دڵ و دەرونیان ئارام دەبێتەوە ئەمە هەر لە دنیاداوە لە قیامەتیش چ پاداشتێکیان دەبێت کەواتە ئەوانەی کە نابەخشن ئەوانەی کە خاوەن سەروەت و سامانێکی زۆرن بەڵام دەست و دڵیان ناباکە لە سەروەتەکەیان ببەخشن ئەمانە ئایا سزایان چی دەبێت هەم لە دنیاداوە لە قیامەتیشدا بەڕاستی ینی ئەم مەسەلەی بەخشین ینی دوو پەیام زۆر گرنگە تایدا یەکەم ئێمە هانی هەمووانە دەین ینی ئیمامی ئیبن القەییم شەیخ الئیسلام بە نمونە پەیامێکیانەیە کە لە ئێستادا بە زەروری دەزانم حتا فەرموون ئەگەر کەسەکە فاسق بێ ئەگەر کەسەکە فاجر بێ شەیخ الئیسلام ئیمامی ئیبن تەیمیە فەرمیە ئەگەر دینیشی نەبێ تەنانەت دەبەخشێ ئارامی و ئاسوودەیی بۆ خۆی یعنی دنیاییەن سوودی دەبێ بووی دنیاییەن سوودی دەبێ بووی کە ئەمە بەڕاستی پەیامێکی گرنگە بۆ هەموو ئەوانەی کە بەخشیویانەوە دەبەخشن پەیامی دووەمم ئەوەیە کە بەڕاستی ئەم سیفەتە سیفەتی مسلمانە ئەمە لە ئەخلاقی مسلمانە ئەم شعور بە مەسئولیەت و ئارامبوون بەڕاستی بەوەی کە ئارامی خەڵکی دیکە دەست بخەیت ئەمە لە خەڵکی مسلمانە بەدی دەکرێت هەروەکو ئێستا دەیبینین بۆ نمونە لە هەڵەبجە هیچ باڵەخانەیەکی تیا نییە یعنی هەڵەبجە
نەک جادەی نازانم 30 و 60 و 100 و 150 نییە، هەر یەک شەقامی هەیە و تەواو. هەڵەبجە ئەوەیە کە دەیبینین، بەڵام سوپاس بۆخوا ینی هەڵەبجە بە هەموو چین و توێژەکان و بە بازرگان و بە خەڵکی بازار و منداڵ و کاسبکارەوە لە یەکێک لە کەمپینەکاندا کە ئەم شەوڕایان گەیاندووە 427 ملیۆن دینار و ئەوەندە، یعنی مە خۆی بۆ خۆی بەڕاستی پەیامێکی ڕوون و ڕاشکاوە کە ئیسلام چۆن هاندەرە بۆ ئەم کۆمەلگایە. بەڕاستی ئیسلام چ ناخ و دەروونێکی ئەم کۆمەلگایی پاک کردوێتەوە کە ئەمە ئەگەر لە ینی پارێزگایەکی وەکو هەڵەبجە کە بەڕاستی بەمانای کەلیمە داخراوە، بەمانای کەلیمە بێکار و بێدەرەتان و ئەوەیە ئاخۆ دەبێت ینی بەڕاستی ینی خەڵکێکی کە لەم وڵاتەدا ینی کەمینەیەکن بەڵام سەردەستن، بەڵام هەموو ملیاردلێر و بلیاردلێرن، ئەوانە ئەگەر بێت و بەڕاستی ماڵەکانیان بخەنەوە خزمەتی هاوڵاتیان کە بە زۆری هاوڵاتیان خودی خۆشیانە، ئێمە هەمیشە قەیرانەکانمان دەبێت بە سەیران. بەڵام ئەو بەدایبەتی بەداخەوە خەڵکی مسلمانە بەڕاستی کە قەیرانی مسلمان دەکا بە سەیران و هاوکاری دەکا، بەڵام غێری مسلمان لەزەت دەبینێ. یعنی بۆ نمونە مەگەر حکومەتی هەرێم ناتوانێت بە ئەندازەی هاوڵاتیان و بازرگانان ینی بێت سەرۆت و سامانی دزراوی ناوەوە و دەرەوە و هەتا دوایی بەکاربێنێتەوە بە هاوڵاتیانی خۆی بێگومان نەتوانێت. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشا ئێمە هەمیشە زمانمان وا بووە کە هاوڵاتیانی خۆمانمان ئاراستە کردووە ڕەزیل مەبن، لە هەموو قەیرانێکدا بەدەم مسلمانانەوە بچن. پەیامێکی دیکەشم ئەوەیە کە بەڕاستی زۆر جار دەوترێ کە خەڵکی خێرخواست هەر مزگەوتەکە، خەڵکی خێرخواست سەری لە حەج و لە عومرایە، باشە حەج ڕاوەستا، عومرەش ڕاوەستا، بەڵام بەخشین ڕاوەستا، بەخشین ڕانەوەستا، کەواتە خەڵکی مسلمان دەبەخشێت، خەڵکی مسلمان مزگەوتیش دەکات، خەڵکی مسلمان حەجیش دەکات، خەڵکی مسلمان عومرەش دەکات، خەڵکی مسلمان بەڕاستی لە نەخۆشخانەکانی شار ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە. هەموو ئەمانەش بەڕاستی سیمایەکی جوانن لەوەی کە خەڵکی مسلمان پێشکەشی دەکات کە لە فەزلی خوای پەروەردگارەوەیە و لە ئەخلاقی پێغەمبەری عزیزمانەوە صلی الله تعالی علیه وسلم سەرچاوی گرتووە. باش مامۆستا، ئەو کەسانەکیان کە خێر و سەدەقەیان پێدەبەخشێت یاخود پێیان دەشێت، بۆ نمونە لەوانەیە ئەمە کەسێک بناسین کە زۆر هەژار و لێقەوما و پێویستی بەوەیە کە یارمەتی بکرێت کە هاوکاری بدرێت، چ لە ڕووی مادیەوە بێت چ لە ڕووی معنەوی، بەڵام دەبینی کە ئەم کەسە نوێژ ناکات، کەواتایە ئەم جۆرە کەسانە خێر و سەدەقەیان پێدەشێت؟ بەڵێ دیارە بەڕاستی سەدەقە بە هەردوو ماناکەی، بە مانای زەکات دقیق و وردەکاریەکە ئەبێ بەڕاستی مامەڵەیەکی وردی لەگەڵا بکەین، چونکە زەکات هەمیشە ئاوهایە. کاتێک من دەمەوێت زەکاتی ماڵەکەم بم وەکو ئەوایە نوێش بکەم، کە نوێش دەکەم دەستنوێژم پێویستە، کە نوێش دەکەم دەبێت ڕووم لە قیبلە بێ. کاتێ زەکاتیش دەدەی قورئان بڕیوێتیەوە زەکات بەکێ دەدرێ، ئینەمە الصەدەقات للفقراء والمەساکین. 8 سینفان بۆ دەبژێری خوای پەروەردگار. ئەم 8 کۆمەڵە ئەو کەسانی کە بێکارن، ئەو کەسانی کە ئەوەی هەیەە بەشیان ناکە، ئەو کەسانی کە هیچیان، ئەو کەسانی کە ڕێبوارن، ئەو کەسانی کە قەرزارن، ئەو کەسانی کە لە وەفی سەبیل الله لە جیهاد و لە خزمەتکردن و لە حیمایەت و لە پاراستنی شکۆ و سەروەری مسلمانان و خاکی مسلماناندا بەڕاستی دەجەنگن، و ئەو کەسانی کە تازە مسلمان دەبن و دێنە ناو ئیسلامەوە ئەمانە زەکاتیان پێدەشێ. ئێستا کۆمەلگای ئێمە بەڕاستی خەڵکێکی زۆر کرێنشینە، خەڵکێکی زۆر نەخۆشە، خەڵکێکی زۆر نەخۆشی درێژخایانی هەیە، منداڵانێکی زۆر بێباوکن، ئافرەتانێکی زۆر بێسەرپەرشتیارن. هەموو ئەمانەی دەیڵێم نمونەی ئەو کەسانن کە بەڕاستی دەبێت کۆمەلگا چاوی لێیانەوە بێ، کۆمەلگا دەستی هاوکاری بۆیان هەبێ، کۆمەلگا بەڕاستی بە بەرنامە و بە پلان هەیان بێت. لە هەمان کاتیشا هەر ئیسلام ئامۆژگاری ئەو خەڵکە دەکات کە هاوکاری وەردەگرێ خاوەنی عیزەتی نەفس بێ، خاوەنی ئەوە بێ بەڕاستی کە ئیثاری هەبێ. ئاخرەمە زۆر گرنگە. فەقیرەکانیش پەرۆدە دەکات لەسەرەوەی کە ڕاستە من فەقیرم بەڵام لە من فەقیرتر هەیە، ئەلحەمدوللا چەندین حاڵەتی ئەوامان دیوە. ڕاستە من بەڕاستی هیچم نییە، بەڵام خەڵکێکی دیکە هەیە من خانوویەکم هەیە و قەرزارم، بەڵام ئەو خانوویشی نییە. ئەمەش پەیامێکە بۆی کە مسلمانان بەڕاستی با فەقیریش بن، عیزەتی نەفسیان هەبێ، ئەگەر محتاج نەبن خۆیان بڵێن وەری ناگرین. زۆر باشە. بگوڵە مامۆستا، مەبەستەکەی من لێرەیە ئەوە بوو کە ئایا ئەو کەسانی نوێژ ناکەن ئێمە ببەخشین، ئایا خێر و سەدەقەیان پێبەخشین پێیان ڕەوایە یاخود نە؟ طبعا غیری مسلمان بەو تعبیرە بیڵێن، غیری مسلمان زەکاتی پێ ناشێ، بەڵام دەکرێت سەدەقە و خێر هاوکاری بکرێ، بڵێ یعنی بە سەدەقە، چونکە سەدەقە ماڵێکی واجب نییە وەکو زەکات، زەکاتەکەەوە تەحدیدە و بەکێ دەدرێ. بەڵام غیری ئەوە کارەساتێک ڕوودەدات دەکرێت بەڕاستی ینی ماڵی مسلمانان بدرێ بە غیری مسلمان، ئەوە بچینەوە دەوڵەتی پێغەمبەری ئازیز صلی الله تعالی علیه وسلم کە پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام سەرچاوەکانی داهاتی
بەڕاستی بریتی بوو لە زەکات، بریتی بوو لە سەدەقات، بریتی بوو لە غەنیمە، بریتی بوو لە فەی، بریتی بوو لە جزیە و لە سەرانە. هەموو ئەمانە فکری اقتصادین کە خەڵکی مسلمان دەوڵەتداری پێ دەکات، کەواتە دەکرێت لە ماڵی مسلمانان بدرێ بە غێری مسلمانان. تەنانەت پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام لە شاری مەدینەدا ماڵی مسلمانانی داوە بە غێری مسلمانان بۆ ئەوەی کیانی مەدینە تێک نەچێ، لە ثەمەرە و لە بەروبووی مسلمانانی داوە، کە ئەمە بەڕاستی فقی دەوڵەتداریە. بەڵێ سەدەقە واتە بە مانای زەکاتنا دەدرێ بە غێری مسلمانیش بەڵێ. زۆر باشە مامۆستا، سەبارەت بە هاندان بۆی کە زیاتر ببەخشین خێزانەکان تا چەند ڕۆڵی کاریگەریان دەبێت کە هەل لە منداڵی و منداڵەکان ڕابێن کە ببەخشن. لە چەند نمونەی ڕابردوودا بینیمان کە لە قوتابخانە سەرەتاییەکاندا منداڵان پۆل دێن دەبەخشن. ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە ئەم هەستە لە منداڵیەوە سەرچاو بگرێت و بۆی کە دوجار کە گەورەش بوو هەر بتوانێت کاری بەخشین ئەنجام بدات. زۆر جوانە بەڕاستی، ینی ئامۆژگاریم بۆ سەرجەم باوکان و دایکانی بەڕێز لە هەر کوێیەکی ئەم دنیادا هەن، بە تایبەتی لە هەرێمی کوردستانە، ئەوەیە کە هەوڵ بین منداڵەکانمان فێرکەین، یعنی تەنانەت خۆمان شتیان بینێ بە ئەوان بیبەخشن و فێریان بکەین. تەنانەت لە قوتابخانە ینی هاوڵێکی فەقیرێ کەسێک هەیە کە نەتوانێت شتەکە بخوات، ینی 500ەکەی خۆی بکا بە 2 بەشەوە 250 بۆ ئەوی دیکە بێ. ئەم ئەخلاقیاتە زۆر گرنگە بەڕاستی. ینی سەحابە پەروەردە بوون لەسەرم عیبادەتانە، لەسەرم بەخشینانە، بۆیە بەڕاستی کۆمەلگایەکی بەخشندە بوون، کۆمەلگایەک بوون هەمیشە بەڕاستی دەیان بەخشی، دەستیان واڵا و کراوە بوو. بۆیە لە ئێستادا جێگای خۆیەتی بەڕاستی وەکو خێزانەکان، وەکو مزگەوتەکان، وەکو قوتابخانەکان کە الحەمدولله ڕۆڵ و کاریگەری هەمویانە پێکەوە. یعنی لە قوتابخانەکان لە هەڵەبجە ئاگادارم لە ئاسی قوتابخانەکانە کۆ دەکرێتەوە، لە ئاسی مزگەوتا کۆ دەکرێتەوە. قوتابخانە بەرە بێت دێتە سەر سندوقەکە دەبەخشێ منداڵێک کە 250 پێیە. هەموو ئەمانە بەڕاستی جارێکی دیکە ئەومان بەبیر دێنێتەوە کە ئێمە کۆمەلگایەکی خەڵکێکی بێدەوڵەتین. ئێمە بەڕاستی خەڵکێکی ینی لە کەشتیەک داین، کەشتیوانەکانمان بەمانای کەلیمە بێویژدانن، بەمانای کەلیمە بەڕاستی ئارام و ئاسوودەن بەوەی کە خەڵکی لە قەیران نابێ، خەڵکی برسی بێ. ئەی خەڵکی خۆمان ئەگەر بێت و قەیران بە خۆمان دروستکەین و هاوکاری یەکتری نەبین و نەبەخشین، کە بە تایبەتی بەخشین لە ئاستی ڕەوزەوە لە دایانگاکانەوە زۆر جێگای خۆیەتی کە پەیام ئاراسی سەرجەم مامۆسایانی قوتابخانەکان و سەرجەم هەموو دام و دەستگاکانەکەین کە بە دایک و باوکانیشەوە هەمومان بتوانین تەنانەت دەغیلە هەبێ لە ماڵە، کوڕی شیرینم دەغیلەیەک دابنێ بۆ لێ قەوماوێک بۆ هەژارێک لەوەی کە بتوانە هەفتانە 2 جار ئەو پارەی کە خۆت هەتە لەو دەغیلا داینێ، ڕۆژێ بیکە بەخێر بۆ مزگەوت، ڕۆژێ بۆ نەخۆشێ، ڕۆژێ بۆ ڕێگاوبان، ڕۆژێ بۆ قوتابخانەکەت، ڕۆژێ بۆ هاوڵەکەت. زۆر باشە ماوەستا، دەمەوێت تۆزێک هەڵوێستێک لەسەر ئەو بابەتی کە باسی کرد بوەستین کە لە ماوەی چەند کاتێکی کەمدا لە پارێزگای هەڵەبجە 400 ملیۆن کۆکراوەتەوە بۆ لێقەوماوانی پارێزگای هەولێر. دەمەوێت زیاتر شوێنەکانی دیکەش چاو لەو پارێزگایە بکەن لە کاتێکدا ئەم پارێزگایە ڕێژەی بێکاری تێدا زۆرە و هەروها ئەوەی کە و دەرامەتی ئەو هەوڵاتیان دەستیان دەکەوێت یان جوتیارن یاخود کارمەندە لە نێو ئەم دەستگاکانی حکوومەتە. چی وای کردووە لەوەی کە ئەم خەڵکە کە لەوانەیە خۆیان زۆر پێویستیان پێبێت بەڵام بەردەوامن لە بەخشن و لە ڕابردووشدا ئەو ناوچەیە ئەو هەڵوێستە جوانانیان هەبووە؟ طبعا دروشمەکە بە تایبەتی وەفایەک لە هەڵەبجەوە بۆ هەولێر. هەڵەبجە و هەولێر هەماهەنگی و لێکچوون و بەیەکەوە بوون و معاناتی یەکترزانین و دەستباری یەکترگرتن و قەیرانی ئاوارەی هەڵەبجە و گردەچاڵ و بەڕاستی وەفا و ئەخلاقی هەولێری لە کۆنەوە تا ئێستا لەگەڵ هەڵەبجە ئیتر مشارەکاتمان زۆرە بەدەستی وتی هەر لە حرفی هاەکەوە کە دەست پێەکەین ئێمە لەگەڵ هەولێرە بەڕاستی پێکەوە بوون و لێکچوونمان زۆرە لە میحراب و لە مینبەرەوە لە تەعاتوفی دینداریەوە هەتا دوایی. بۆیە بەڕاستی ئەوەی کە لە هەڵەبجە کەمترین وەفایە، یعنی کەمترین وەفایە کە پێغەمبەری عەزیز فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام اتقوا النار ولو بشق التمرة. بەڕاستی ئەگەر بەرەتە خوڕمایەکیش بێ، یعنی تەبەسموکە فی وجهی ئەخیکە سەدەقە، کە زەردەخەنەمان بەڕووی خوشک و برایانی مسلمانانمانەوە بەڕاستی لە گەڕەکەی لێقەوماوەکانی هەولێر بە تایبەتی و سەرجەم مسلمانان لە شاری هەولێردا، یعنی کەمترین ئەرکی سەرشانی هەموو هەڵەبجەیەکانە کە بەڕووتانەوە پێ دەکەنین، پێتان دەڵێن بەڕاستی کە ئێوە سەرماتانە ئێمە سەرمامانە، کە ئێوە برسین ئێمە برسین، پێتان دەڵێن بەڕاستی کە ئێوە خانەولانەتان لە تێکچووە، خانەولانە لە ئێمە تێکچووە، کە خەم لە ئێوە دەخورێ، خەم لە ئێمە دەخورێ، بمان بورن. ئێمە بەڕاستی بە تایبەتی لە هەڵەبجە و هەورامان و شارە زوورەوە
ینی بەمانای کەریمە خۆمان بە قەرزاری ینی مسلمانان دەزانین لە هەولێری ئازیزا بە تایبەتی خۆزگا بمانتوانی باە ینی پڕ بە دڵی خۆمان پڕ بە مێژووی ینی سەخاوەتی هەڵەبجە و هەڵەبجەیەکان زیاتر مانتوانێت لە خزمەتە نابووینایە بەڵام جارێکی دیکە و پەیامە ئاراستەی بازرگانان دەکەم لە پارێزگای سلێمانی لە ئیدارە سەربەخۆکانی گەرمیان ڕاپەڕین و لە هەولێری بە تایبەتی هەمیشە کە ڕەمز بووە بەڕاستی جارێکی دیکە بتوانن بە ملیارەها ینی جێدەسی خۆیان دیاری بکەن و بتوانن سەرجەم لێ قەوماوان کە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە دەستبار بگرن ئەم ئەخلاقیاتی هەڵەبجەش کە هەڵەبجە هەمیشە پێشەنگە بەڕاستی هەڵەبجە ساڵانە لە دایکبوون تۆمار دەکا ئەم ساڵیش ئەلحەمدولیلا هەڵەبجە زیندوێتی و کەمترین وەفای خۆی بەرامبەر بە خوشک و برایانی مسلمانی خۆی لە هەولێر زۆر سپاس بۆ مامۆستا ئیبراهیم یەرگزەجاری لە پارێزگای هەڵەبجە و لەگەڵمانە بوو ئینشاءالله هەر ئەوە بەردەوام دەبێت بەخشین لە هەموو پارێزگەکان و لەو ناوچە کوردیەکان سپاس کە هامیوانی بەرنامەکەمان بوویت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام بێت. ڕێزان دەچینە لای راپۆرتێک هاوکارمان ڕامیار عوسمان بۆ ئامادەکردین سەبارەت بە کردنەوەی فیستیڤاڵی پیت بۆ پێشبڕکەی تەکنەلۆژی فەرموون با پێکەوە بینەربین. لە سلێمانی فیستیڤاڵی بیت بۆ کێبڕکەی تەکنۆلۆژی کراوەتەوە 15 کۆمپانیاش بەشدارن کە دەرفەت بەو گەنجانە دەدەن پرۆژەی گونجاو لە فیستیڤاڵەکە نەمایش دەکەن و دەبێتە جێگەی سەرنجیان. فیستیڤاڵەکە ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و لەو ماوەیەدا چەند کێبڕکەیەک دەکرێت بۆ هەڵبژاردننی باشترین پرۆژەی تەکنۆلۆژی. نزیکەی 15 کۆمپانیا ئەمڕۆ لێرە بەشدارن کە خۆیان حزوریان هەیە چەند کەسێکی تریش لەگەڵ ئێمە ڤرچۆڵی بەشدارن کە ئەمە هەلێکی زۆر باشی دامەزراندن ئەڕەخسێنێت بوارێکی زۆر باشە چ بۆ کەسی بە دوایەلی کارە ئەگەڕێ چ بۆ کۆمپانیای پێویستی بۆ دەستی کارە هەیە لەگەڵ یا پێشبڕکەی هاکەتۆن بەڕێوەچێت کە کۆد نووسینە و لە ڕێی هاکەتۆنەوە ئەتوانین چارەسەر بدۆزینەوە بۆ ئەو کێشانی کە تەکنەلۆژیان حەلیان هەیە لێرە گەنجێکی زۆر بەشداریکردنیان تەقدیم کردو و وەرگیراون کە لە ماوەی ئەم دوو ڕۆژە کار لەسەر شتەکانیان بکەن و براوەیەک هەڵەبژێرین لە هاکەتۆنەکەیە کە بڕێک پارە وەرەگرێوەکو خەڵات بۆ کارکردنی زیاتر لەو بوارەی کە خۆی هەڵی بژاردووە. دروستکردنی ڕۆبۆتەکان لەم چەند ساڵەی دواییدا لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان گرنگی زیاتریان پێدەدرێت هەرچەندە تەکنۆلۆژیاکە جارێ لە هەرێمی کوردستان سەرەتایە بەڵام فێرخوازانی بوارەکە دەڵێن هەموو هەوڵێکی خۆیان دەدەن بۆ سەرکەوتنی پرۆژەکانیان. ئەم ڕۆبۆتە لە ڕێگەی ئاردوینۆ مایکرۆکۆنترۆلەوە دروست کراوە و هەروەها لەسەر و ئاردوینۆکەوە مۆتۆرشیلدێکمان هەیە کە کۆنترۆلی ماتۆرەکانی ڕۆبۆتەکە ئەکات دوو باتریمان هەیە بۆ ئەوەی وزە بدەن بە مۆتۆرەکان بلوتۆسێکمان هەیە بلوتوس حاسەیەکی بلوتوسمان هەیە کە ڕەبتەکرێت بە موبایلەکەەوە و هەروە توانین لە ڕێگەی موبایلەکە و ئەپلیکیشنێکی موبایلەوە بتوانین کۆنترۆلی ڕۆبۆتەکە بکەین و پێش و دوا و ڕاستوسەبی بکەین. کاتت پێی زۆر تامۆ دروست لە ڕاستی ئەم ڕۆبۆتە ڕۆبۆتێکی زۆر سەرەتاییە کاتێکی زۆری پێ نەچووە بەڵام ڕۆبۆتی ترمانەیە کە زۆر پێشکەوتووە حاسەیتی بەکار هاتووە ئەویان کاتێکی زیاتری ئەوێت. بۆچی بەکاردێ ئەمانە؟ ئەمە تەنها بۆ پێشبڕکەی ڕۆبۆتەکان دروستمان کردووە بەشداروانی بیت فەستیڤاڵ ئەتوانن بێن لێرە بەشداری بکەن و پێشبڕکە بە ڕۆبۆتەکان بکەن. بەشی ئایتی لە زانکۆ پەیمانگەکان سەرکاری پرۆژە ئەلکترۆنیەکان دەکەن. مامۆستایەکی بواری ئایتی دەڵێت پێویستە بابەتە تەکنۆلۆژیەکان هاوشێوی وڵاتان دابەزێت بۆ قوتابخانە و خوێندنگاکان تەنها لە زانکۆ پەیمانگەکان نەبێت. تەکنۆلۆژیا پێشکەوتنی بەخۆی بینیوە ئەمە حقیقەتێکی بەڵگە نەویستە لە جیهانە ئازانین تەکنۆلۆژیایەکە لەو بوارانەی کە زۆر بە خێرایی بەرەو پێشەواچێ بەڵام کوردستان و عێراقیش بەدەر نییە لەو پێشکەوتنە ئەوەیان جێگەی خۆشحاڵیە بەڕاستی بۆ نمونە وڵاتی ئێمە ڕەنگە لە زۆر لایەنی ترەوە پێشکەوتنەکانی لە ئاستی پێشکەوتنەکانی جیهان نەبێ ڕێگاوبانمان وەکو ڕێگاوبانی جیهان نییە بۆ نمونە کارەبا و خزمەتگوزاریمان بەڵام لە بواری تەکنۆلۆژیایە بەو شێوەیە لە دوانین بەسەراحەت یعنی لە ئاستێکی زۆر باشین وەکو وڵات وەکو هەرێم سەبارەت بە دابینکردنی هەل بۆ خوێندکارەکان بڵێ ئەم زانستە دوو لایەن لە خۆی ئەگرێ لایەنێکیان لایەنە تیۆریەکەیە کاکرێت لە ڕێی کتێب و وانەوە بە خوێندکار بوترێتەوە
بەڵام لایەنی دومیان کە زۆر گرنگە لایەنە پراکتیزەکەیە کە ئەوەیە ئەبێ ئەم ئامێرانە ئەم پلاتفۆرمانە لە بەردەمی خوێندکار بێت لە بەردەستی خوێندکار بێت بۆی بتوانێت کاری لەسەر بکات و لێەوە فێر بێت. وڵاتانی جیهان لە پێشکەوتنی گەورەدان لە بواری تەکنەلۆژیا و وەکو دەژوترێت ڕەنگە جەنگی جیهانی سێەم شەڕی ڕۆبۆتەکان بێت. هێندێک لە شارەزانی تەکنەلۆژیاش پێیان وایە ڕەنگە ڕۆبۆتەکان دوجار لە کۆنتترۆلی مرۆڤەکان دەربشن و سربەخۆ بڕیار لە خۆیان بدەن. بەڵام ئەو بوارە لە کوردستان جارێ لە قۆناغێکی زۆر سەرەتاییدایە. ڕامیار عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. دووبارە سڵاو لە ناوچەی گرمیان کولتورێکی زۆر جوانیان هەیە بە تایبەت لە شەوانی درێژی پاییزدا کەویژەوەیە پەیوەندیەکی کۆمەڵایەتی هەمویان کۆ دەکاتەوە پێکەوە کاری کونجی و خورما تێکەڵ دەکەن و دەیکوتنەوە دواتر دەیخۆن و کۆمەڵێک یاری و کۆمەڵێک قسەی خۆشی تێدایە. لەو بارەیەوە هاوکارمان هاوار محەممەد ڤیتێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. سەبارەت بەم کەشەی کە ئێستا دروستمان کردووە بە هیوایەوەی ئینشاڵا کەشێکی خۆش و ئارام بەسەر بەرین لە ناو دەوارێکی کوردەواری و هەروەها سازکردنی کونج و خورمایەک کە لە مێژووی گەرمیانە مێژوویەکی هەیە. دیارە زۆر لە کۆن و ئەم مەوزوعی کونج و خورما لە منتیقەی گەرمیانە هەیە. پێ ئەچێ هۆکارەکەی شەوە بێت کە زیاد نزیکین لە سنووری عەرەب، چونکە خورما خۆی زیاتر خۆراکێکە کە لە منتیقەی عەرەبیە هەڵەکەوێ. منتیقەی گەرمیانیش تا ڕادەیەک وەکو من ناوچە عەرەبیەکان شیاوە بۆ خورما تا ڕادەیەک نەک زۆر. بۆیە ئەمە بۆتە کولتورێکی کۆن و ئێمە ساڵانە لە ناوچەی گەرمیانە ئەم کولتورە کۆنە زیینو ئەەکەینەوە. کونج و خورما دروست ئەەکەین لە ناو ئەگەر بکرێت بۆی زیاتر لە کەشێکی کوردەواری بچێت لە ناو دەوارە. دەوار مێژوویەکی کۆنی هەیە پێچێ هەر لە سەرەتای مرۆڤایەتیوە، چونکە کاتی خۆی بلۆک و خشت و بەرد و ئەوانە نەبووە پێچێ سەرەتا هەر لە دەوار و دەستی پێکرد بێەوە. ئێستەیش ئەگەر بچیتە منتیقە شاخاوەکانی کوردستان دەوارنشین هەرماون، بەڵام زۆر بەکەمی. و لە جنوبی عێراقیش لە خواری و عێراق بە هەمان شێوە دەوارنشین هەیە، ئەوان بە دووی پێ ئەڵێن. زیاتر خەڵکە عشایرەکەی وانەی کە حیوانداری ئەکەن دەوار هەڵەدەن. دەوار لە جیاتی خانووە، بەڵام ئەتوانن بە ئاسانی بیگوێزنەوە، چۆن خۆمان ئەڵێن گەرمیان و کوێستان لە شوێنە ساردەکان لەو کاتێک کە پێویستیان بە فێنکایی و کانی و ئاو هەیە دەوارەکە گوێزنەوە بۆ شوێنانە بۆی ئاژەڵداری تیا بکەن. دوای کە گەرمی کرد دێنەوە بۆ منتیقانەی کە گونجاوە دووبارە بۆ ئاژەڵداری بە هەمان شێوە لە زستان و هاوینە ئەم سەر و ئەوسەرە ئەکەن. ئەم دەوارە دروست ئەکەن چواردەورەکەی بە چی خەیچنن. دەوارەکە لەسەرەوە تەبان بەموو دروست ئەکرێ، بەموو دروست ئەکرێت تکە ناکە بۆ بەرباران تەحملی باشی هەیە بۆ گەڕان کە لەم بارکردنیە ئەیگوێزنەوە ئەم بەرەوبەری پێەکەن تێک ناچێ. وەچی خەکەیش بۆ هاوین کاتێ چواردووری هەڵەدەنەوە هەوایەکی خۆش و فێنگووە لە هەندێک شوێن جاروای تڕی ئەەکەن بۆ یەکوم بەردە فێنکاییەک دروست بکە و لە زستانی شا چواردەوری چیخەکە بە هەمان شێوە قایم ئەەکەن و تایە ئەژین. ئەمە هەم بۆ ئینسانەکان خۆیان هەم بۆ ئاژەڵش تا ڕادەیەکەم دەوار و ئەو شتانە بەکاردێنن. بەنسبەت کاتی دروستکردنی کونج و خورما لە سەرەتای دەستپێکردنی سەرما دەستپێکە هەتاوەکو نزیکی بەهار، چونکە خورما خۆی حرارەتێکی هەیە و قووەتێکی هەیە، کونجەکەش بە هەمان شێوە لە هاوینە خواردنی تۆزێک قورسە وەکو ئەوە زستان. ئەمجار لە زستان شەوگار درێژە
کاتێکی خۆشی پێ برێتە سەر چونکە ماوەیەکی باشی گەرەکە بۆ دروستکردنی. دیارە شێوازی دروستکردنی کونجی خورما سەرەتا کونجەکە ئامادەکرێ کونجەکە شۆرێت تۆ تەبان دوای شۆرینەوە ئاو ڕێژەکەی بەرڕێژەکەەوەی کە بۆی بەردوزی خوشتی تیاابێ تیان نەمێنێ دوای ئەوەی کە شۆرا اینجا ئەبرشێنێ لەسەر ئاگر هەتاکو جوانە بەرژێ لە دوای برژیانەکە ئەکرێتە ناو ئەمە و پاشان ئەکوترێ ئەوەندە ئەکوترێ هەتاکو ئاوای دیەکە یەکەگرێ چونکە کونجەکە هەتاکو جوانتر بکوترێ ڕۆنی زۆرترە دات و باشترە داتۆ لە دوای کوتانی کونجەکە دیارە پێشتر خورماکە ناوکەکەی دەرەکرێ ئەکرێ ناوکەکەشی دەرنەکرێ ئەگەر دنگومیلەکە دار بێ چونکە ئەگەر ئاسن بێ ناوکەکەی ئەشکێ دوای بۆ کونجی خورماکە خۆش نییە بەڵام لەبەروی ئاسنە ناوکی خورماکە دەرەکەین لە پێشە دوایە کە کونجەکەمان کوتا خورماکەی تیەکەین کە خورماکەشی تێکرا ئەیتر وردە وردە بەم شێوەیە ئەکوتری هەتاکو ئەیتر ڕۆنەداتەوە زۆر جار ئەگەر لە ماڵانە بکرێ کە ئەمەی لێ دەیەم دنگا ڕۆن ئەدا لە سەقفی خانوو ئەو نەڕۆنەداتەوە زۆر جاریش جگە لە کونجی شتی تریشی تێکرێ بۆ نە گوڵەبەڕژەی تێگرێ ناوهی گوڵەبەڕژە یان گوێزی تێگرێ لەبەرەوەی تامی خۆشتر بێ و هەم ڕۆنیش زیاتر بداتەوە. کونجی خورما جگە لەوەی کە بەڕاستی خواردنێکی خۆشە خواردنێکی کوردەواریە و ئەم شێوە مەدیسەش شتێکی تریتە ئەویش کۆبوونەوەی ئەو خەڵکی کە لێرە دانیشن جاری وهەیە لەوەچی بە مانگ بە دوومانگ و خەڵکە یەکتر نەبینێ بەڵام لە مەجلیسی کونجی خورما خەڵکۆ بێتەوە و یەکترە بینێت بۆ بەتایبەتی ئەمە جیسانە ئێمە زۆر جار کە لە وەرزی سانانە کونجی خورما ئەنجامەدەین مەدیسەکەمان ناڵین کاتەکان بە بەلاش بچێ زۆر جار برایە کۆمەڵی قسەی خێر و خۆشەکە هەندێک قسەی نەستەق و خۆشی تیاکرێ و زۆر جار سرود و ئەو بابەتە نشی تیا و تریانی مەجلیسەکە مەجلیسێکی خۆشە عیرفانیە هەم هونەریشە بۆیە مەجلیسەکانمان ئەوانەی کە کونجی خورمای ناڵین بەو شێوەیە بە ئاسانی بڕاو بۆیە زۆر جار هەم بۆ بە قسەی خێر و خۆشیش بەکاری لێنی. بەدازان و خۆشەویستان لە تەوری دووەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی ئەوەی کە قوتابیان چۆن بتوانن سوود لەو کاتە و لەو پشۆوەربگرن کە لە ئێستادا تیایاندان بۆ زیاتر کۆششکردنیان بە تایبەتی قوتابیانی پۆلی 12 و گرنگە زیاتر کۆشش بکەن و هەروەها باز لەو دەکەین کە خێزانەکان تا چەند ڕۆڵیان دەبێت لەوەی کە هانی منداڵەکانیان بدەن لەم کاتە پشووی کە هەیەە هەڵدەن زیاتر کۆش و کاتەکانیان بە کاتی زۆر باشە و بەسەربەرن گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ مامۆستا عادل ئەسکەری توێژەری کۆمەڵایەتی مامۆستا یان سڵای خوا لەبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خواتان لێبێ و سپاس بۆ دووبارە چاوپێکەوتنتان زۆر سپاس. زۆر سپاس مامۆستا گەر باز لەوە بکەین لە ئێستادا قوتابیان چەند ڕۆژێک لە پشوودا دەبن تا چەند گرنگە لەم پشۆدا سوود لەو کاتە وەربگرن کە لە بەردەستیاندایەوە پێویستە چۆن کاتەکانیان دابش بکەن و چۆن هەوڵدەن کۆشش بکەن لەم کاتەدا. زۆر سپاس جارێکی تر زۆر سپاسانەکەم بەڕاستی ئەم فترەیە کاتێکی زێڕینە بۆ خوێندکاران ئەگەر ئیسفادەی لێ بکەن بۆ کۆششکردن و هەروەها بە خۆداچوونەوە چونکە خۆتان نەزانن قوتابیان و خوێندکاران دوو ئیمتیحانیان کردووە لە ١٠١ و لە ١٢٠ ماوەتەوە لە ١٦ پێم وایە ئەم فترەیە کاتێکی زێڕینە بۆ خوێندکاران
ئەگەر کەسێک بێوێت تۆزێ خۆی لە مادە بڵین ئەلکترۆنیەکان یان چۆڵی مۆبایل و ئەنتەرنێت دوور بکاتەوە و خەریکی کۆشش بێت ینی ئیمتیحانی 20ەکەی کردو تقریبان بۆ ئیمتیحانی 60ەکە هەر بۆ پێداچوونەوەیە بۆ خوێندکار و کۆشەکەی هەوڵ و بەری ڕەنجەکەی ئەچنێتەوە زیاتر چونکە تۆ ئەو کاتە سێ ئیمتیحانت کردووە 2 دەی و 20ەک و ئەمێنێتەوە 60ەکە ئیمتیحانی 60ەکە جا پێم وایە ئەگەر هەر کەسێک هەر خوێندکارێک لەم کاتەیە ئەگە بێوێت ئیسفادی لێ بکە و لە کۆرسی یەکەمە زۆر بەباشی سەرکەوتوو بێت دیارە کاتێکی زێڕین لەبەردەستایە و ئینشاءڵڵا بە سەرکەوتووی ئەم قۆناغش تێپەڕێنێ. زۆر باشە مامۆستا بەڵام کە دەوترێت پشوو بەمانای ئیسراحەتێت بۆ ئەو خوێندکارە بۆ هەر کەسێک بێت کە دەزانین هەر کەسێکی کە بێرتاکێکی کە بێت کە دوای کارێکی زۆر و ماندووبوونێکی زۆر دەوترێت با پشوێ وەربگرم. دەبینین کە خوێندکارانیش لە چەند مانگێکدا بەردەوامن لەسەر خوێندن کە پشوویەک دەبێت ئەم پشووە بۆ ئیسراحەتکردنە بێت بۆ ئەوە بێت کە کەمێم خوێندکارە ئیسراحەت بکات. ینی ئەمە مەفروضە کە دەبێت لەو کاتی پشوو وەرگرتنیان خوێندکارە دەبێت هەر سعی بکات و بە کۆششکردن و بە سعی ئەم پشووە پڕ بکاتەوە. دەست خۆر بێشەی داخەم پرسیارێکی جوان بوو بەڕاستی ئەلم کاتەشە ئاخر خوێندکار پرۆسی خوێندن تەبیعەتی وایە ئەگەر تۆ دابڕی لە خوێندن پێم وایە تەسیرێکی زۆر ئەکاتە سەرت ناکرێت خوێندکار بەهۆی بڵێن پشوویەکە و ئیتر کتێبەکانی بکاتە لاوە و ئیتر من ئەم فترێ ناخوێن و دوای ئەوەی تر دیسان لە شەو ڕۆژی خوێندنەکە یان لە شەو ڕۆژی ئیمتیحانەتەکان دەست بکا بۆی کە ئیتر من ئێستا ئەبێ من با کۆششکەم و هەوڵدەم ئەبێ بەردەوام چکە تۆ ئیمتیحانێکی 60ەکە لە پێشە دوای ئیمتیحانی 60ەکە بۆ کۆرسی دووەم یان چۆڵی بۆ ئیمتیحانی دەوری دووەم بۆی نەکەویتە دەوری دووەمەوە باشتر وایە لەم فترەیە دانەبڕێ لە خوێندن بەڵێ کاتی هەیە خۆ ئێمە هەممان نامونین بە کۆمەڵگای کوردی پێم وایە کۆمەڵگای کوردی زۆر لەوە ئێمە زیاتر تێگەشتوینە ینی ئەگەر هەر زەخت کەیتە سەر خوێندکار یان فشار کەیتە سەر خوێندکارێ لەواچێ بۆ فترەیەک 2 سعاتێک ینی بخوێنێ بەڕاستی ئەوەی خەریکی مۆبایلەکەی و خەت و ئەنتەرنێتەکە و پەیجەکانە وها بە ئاسانیانی ئەم جەختەی ئێمە لەسەر ئەوەیە لەم کاتەیە بەڕاستی دەرفەتێکی زێڕینە بۆ ئیمتیحانی 60ەکەی کە لە دەی مانگەوە دەست پێکە کاتێکی گونجاوە کە بخوێنێت و ئەو هەلە بقۆزێتەوە. زۆر باشە مامۆستاکەواتە خوێندکار قوتابی چۆن سوود لەم پشووە وەربگرێت چۆن بتوانێت ئەم کاتانە واڕێک بخات کە هەم بڵێن کۆشی تیا بکات سعی تێدا بکات لە خوێندەکەی دوانەکە و هەم بتوانێت کە ئەگەر بە نیازی سەفەرێک بێت گەڕانێک بێت چۆن بتوانێت ئەم کاتانە ڕێک بخات کە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی باش سوود لەم پشووە وەربگرێت. وڵی ئەکرێتە سەر ئەوەی کە ئیتر مامۆسایەکی بەڕێز یان توێژەرێکی کۆمەڵایەتی بەڕێز لە هەر قوتابخانیان شوێنێک بتوانێت بەڕاستی سیمینار و کۆڕێکان بۆ بکاتەوە چۆنێتی تەوزیعکردنی کاتەکانی بۆ خوێندکار پێ ڕابگەێنێ بە چۆنی بە دەستخۆشیەوە ئێمە لە ڕابردووە لە ڕێگەی چەند بەڕێزێک ینی دەستیان خۆش بێت لە مامۆستا ملکۆ مامۆستا بەڕێز تاڵەبانی عفو ناوەکەم لەبیر چۆ دکتۆر تاڵەبانی ئەوە هینی چاکی بۆ ڕێخستین دکتۆر بەختیار ئەگەر بۆم ڕاستکەنەوە ژنا ناوەکەم لەبیر چ بۆ دکتۆر بەختیار تاڵەبانی دکتۆر بەختیار بەڕاستی چەند دکتۆر بەختیار تاڵەبانی چەند هینێکان بۆ دانابوو جەدۆلێک تەنانەت خواردنی چۆنێتی خواردنەکانیشی تیا بوو تەنانەت ئەو خواردنانەی کە قورسە نەیخۆن بۆی تەسیل نەکاتە سەر پرۆسەی خوێندنیان چۆنەڵی سەر جسمتان لایانی فیسیۆلۆجی خەوتان لێ نەکەوێنێ ینی کەسێکی چالاک بن قاوە بخۆن یان چۆڵی ئەوانی کە زیاتر مادەی منەبی و بڵێن ئاگادارکەرەوەی تایە زیاتر پەنابەر نەبەر ئەوە ینی ئێمە وعدی خۆی بەو شێوازە ینی ئەمان خوێن لەگەڵ دەستخۆشیە زۆر سوپاسیانەکەم زۆر مەمنونیانین کە ئێمەیان گەیاندە ئەم قۆناغا هیوادارم لە ڕێی توێژەری کۆمەڵایەتی یان سەرپەرشتیارانی هەر کەسێ بێ لە یان معاونەکانی شەرەتوانن یان کەسانێکیش لە مەکتەب ئەتوانن جەدۆلێک ڕێ بخەن بۆ خوێندکار لەم فترەیە چۆن بخوێنێت و چۆن سوود بدێنێت لە دوای بڵێن بۆ نمونە لە ئێوارەوە کە ئەڕاتەوە بڵێن لە بەیانیەوە کە ئەڕاتەوە لە دوای خوێندن سعاتی ئیسراحەتەکات پاشان سعاتێکە خوێنێ پاشان شەربەتێکە خۆیان چایەکە خوا ئیسراحەتێکی لە نێوانەکە پاشان سعاتێکی تر ئەخوێنێ بەو شێوازە تەوزیعی کاتە تاوەکو بڵێن کاتی خەو و فرسەیەکی تەواو بدا بەخەو من پێم وایە پێچەوانی
زۆربەی ئەو کەسانی کاڵێ ناخەوم هەتا بەیانی تر بۆی هەر بخوێم و هەوڵ و کۆشش بکەم بەڕاستی ئەمە هەڵەیە ئەبێت مرۆڤ 7 بۆ 8 ساعات هەر بخوێ بۆی ئیسراحەت کات دوجار مێشکی مرۆڤ هەر میمۆریەکەیەتی عفۆن جاویستم لەسەرەوە زیاتر قسە بکەین لە ئێستادا ئەو پشووی کە هەیە قوتابیان و گەنجان بە دوو هۆکاری سەرەکی کاتەکانە بە فیرۆ دەدەن یاخود خەو یاخود موبایل و یاری ئەلکترۆنیەکان و ئەو بابەتانە لەم نێوەندەدا دایکان و باوکان چ ڕۆڵێکیان دەبێت لەوەی کە کاریگەرییان هەبێت لەسەر منداڵەکانە بۆی کە خێوەیەکی باشیان هەبێت و هەوڵدەن بەپی کات و بەپی ئەو کاتی کە هەیەە منداڵەکانیان سەرقاڵ بن بە موبایل و کۆمەڵی بابەتی دیکە کە پێم وابێت دوجار ئەو زۆر خەوتن و موبایلە کاریگەری دەبێت لەوەی کە دووبارە پرۆسی خوێن دەست پێ دەکاتەوە کە لەوانەیە قوتابیە زۆر بە سستی دەست بە پرۆسی خوێندن بکاتەوە. دەست خۆش بێ کاک دانیار بەڕاستی ئەمەیان ئەم تەوەریان گرنگە بۆ کۆمەلگای کوردی ئەمڕۆ بەڕاستی وایە دایک و باوک تۆزێ شێوازێکی غیاببوون یانەڵی چۆنڵی نائامادەبوونێکی پەیدا بووە لە ناو کۆمەلگای کوردیە بەڕاستی دایک و باوک چۆنڵی وەک جاران نەماوە ینی تەسی لەسەر مناڵەکان بکان ینی هەر مناڵ و مۆبایلێکی خۆی داتە ئەگرێتە دەست و ئەچێتە شوێنێک لە کونجێ لە پەنایەکە خەریکی مۆبایلەکەی خۆیەتی بەبێ ئەوەی دایک و باوک لێ پرسێتەوە کوڕم خوێندنت هەیە خوێندنت نییە لە ئیمتیحانەکانت دەرچوویتە دەرنەچوویتە بەڕاستی کاریگەری خۆی هەیە دایک و باوک ئەبێ لەم فترەیە بەڕاستی لەم کاتێکی زێڕینە بۆ خوێنکار هەفتەیەک دە ڕۆژ لەبەر دەستایەتی تا دەی مانگ دەی یەک ئیمتیحانە دەست پێکە کاتێکی زۆر زێڕینە کە دایک و باوکەکان بە ئیمتیحانەکانی بڵێن بە تاقیکردنەوەکانی خوێنکارەکانە بچنەوە بڵێن فەرموتۆ لە 20ەکە چەندت هێناوە با بزانم بۆی هەوڵوتیە کۆشیێک ئەم فترێ بکەی بۆی ناجحبی لە 60ەکە بۆ نمونە ئەمە کاتێکی زێڕینە بۆ تۆ کوڕم خەتەکەت داخە کوڕم مۆبایلەکە لابە ینی بەردەوام ئێمە لەم کۆمەلگایە داکۆکێکین لەوەی کە ئیتر بەڕاستی ئەنتەرنێت یان ئەو پەیجانی کە چەند سوودیان هەیە دوو هێندە زیانیان هەیە بۆ کۆمەلگا بەڕاستی زیانیان هەیە بۆ کەسەکان ئاسی نەخوێنەوارێکی زۆر پەیدا بووە بەڕاستی کاک دانیار خوێنکار پیا بووە لە قۆناغەکانی خوێندنی 5-6 متەوەستا نازانێت دێڕێ بنووسێ ینی ئەم سیستەمی هەڵبژاردننی ئیمتیحاناتیان تاقیکردنەوەکان زۆر هەڵەیە بەڕاستی خەڵکێکی نەخوێنەوار جیلێکی نەخوێنەواری پێگەیاندووە کەیتر نازانن ئینشایە بنووسن چۆنەڵی نازان داڕشتێک بنووسنەوە 4 ڕێ 5 ڕێ ئەنی زۆر بەداخەوە زۆر باشە مامۆستا کەواتە ئایا ئەو پشوان یاخود وەکو دایک و باوکان کاتێک کە پشوێک دەبێت دایک و باوک بە مناڵەکەی دەڵێت سعی بکە و کۆشش بکە بەڵام لە بەرامبەردا مناڵەکە دەڵێت خۆ پشووە ئیتر من تااقەتم نییە و جارە سعی ناکەم و کەواتە دەزانین کە لە وڵاتی ئێمەشە پشوو ماشەڵڵا پشومان زۆر زۆرە ئایا ئەو پشوانە دادەنرێت لە وڵاتی ئێمەیە لە ڕووی زانستیەوە کاتەکەی گونجاوە یاخود دەمەیە بە عشوایی دادەنرێت ئایا ئەم کاتی پشوانەکە لەم کاتانەیە دادەنرێت زیان بە قوتابیەکانمان ناگەێنێت مەبەستم تەنها وڵاتی خۆمانە جەماوە سعادل هەر بۆ ئیزافەی قسەکانی شەیدا هاوکارم لە وڵاتی ئەوروپادا لەم سەری ساڵا 3 ڕۆژ پشووە بەڵام لە هەرێمی کوردستاندا نزیکەی 8 ڕۆژ پشویان پێبەخشی بەداخەوە ینی دەست خۆر بەشەی داقم پرسیارەکە جوام و کاک دەنێت هەر هینەکەی تۆ ڕاستە هەمان قسەیە وەڵاهی وەکو هەموو شتەکانی تری کۆمەلگای کوردی بەداخەوە پشوەکانیشمان هەر چۆڵین شێوازێ لە ناڕێکی و سەقەتی پێوە دیارە ناکرێت بەڕاستی تۆ قەیچێکە تۆ بڵین بە وڵاتێکی خۆی کە جەژنی سەری ساڵی خۆیەتی با هەفتەیە پشوو بێ بەڵام کۆمەلگایمە کۆمەلگایەکی مسلمانە چ پەیوەندیمان بەڕاستی بە وڵاتەکانی ئەوروپاوە هەیە چ پەیوەندیمان بە وڵاتێکەوە هەیە کە سیستەمی ئەوان لە ئێمە جیاوازن تۆ لە ئێستاوە هەفتەیە پشووە دەی بە خوێنکار ئەو خوێنکارە سار دەبێتەوە بەڕاستی شەیداخان ئاماژەیە جوانی کرد کە تۆ ئەگەر وازی لێبێنی نەخوێنێ ئەو کاتە زیاتر سار دەبێت و وازیشی لێبێنی و بخەوێ و خەریکی مۆبایلەکەی بێ هەم زیاتر سار دەبێتەوە ئیتر نازانی کام ڕێگەیان بگریتە بەر ینی بەڕاستی بەداخەوە وای لێ هاتووە چۆنەڵی وەکو نامۆبوونێک اخترابوونێک لەم کۆمەلگایە سەری هەڵدا هیوادارم بەرنامەیەکیش سازکەن لەسەر نامۆبوون اخترابوون بەڕاستی خەڵکێکی زۆر لە کۆمەلگای کوردیا یان کۆمەگەنجی کۆمەلگای کوردی بەرەو نامۆبوون ئەچێت بەرەو اخترابوون بەرەو لە دەستدانی شوناس ئەچێت ئەمە زۆر زۆر کارەساتە هیوادارم بەرنامەیەک ڕێک بخەن لەسەر شوناس لەسەر نامۆبوونی تاکەکانی کوردی کە خەڵکی وای لێ هاتۆ هەر بە خۆی و مۆبایلەکەەوە خەریکە اخترابی بۆ پەیدا بووە نامۆ بووە بەرامبەر کۆمەلگاکەی بەرامبەر چواردەوری تەنانەت ینی وای لێ هاتۆ نازانێت
چی ئەکا چی ئەخوا چۆن نەژی داهاتووی چۆنە هیوادارم لەسەر ئەوەش بەرنامەیەک سازکەم سپاسانەکەم. ئینشاءڵڵا زۆر باشە مامۆستاگیان باسمان لەو کرد کەواتە پشوەکانمان هیچ لە ڕووی زانستیەوە نییە کەواتە ئێمە خۆمان وەکو دایک و باوک من وەکو دایکێک چۆن هاوکاری مناڵەکەم بم کە بتوانم سوود لەم پشوانە ینی ئەو قوتابیەمان سوود لە پشوەکان وەربگرێت ئێمە خۆمان تا چەند ئەتوانین هاوکاری مناڵەکانمان بین. دەستە خۆش بێ وڵی ئەوەی ئێمە لەم کاتەیە کە ئەمانەوێت سوودی لێبدینین کاتەکانی بۆ تەوزیعکەین هەموو کاتەکانی نەدەینێ خەریکی مۆبایل و ئایپاد یاخود خەریکی بەرنامێکی تەلەڤیزۆنی یان بەدیار بەرنمەیە مسلسلێک یان ئەفلام کارتۆنێکەوە دانیشێت ئەبێت ئێمە ئەم کاتی بقۆزینە وەک دایک و باوک کاتی بۆ ڕێک بخەین چەند سعات خەریکی ئەوە بێ و چەند خەریکی خوێندنەکەیە بێت و جەخت کەینەوە لەسەری کەوا ئیمتیحانێکی لە پێشە ئیمتیحانی شەستێکەیە بەڕاستی کە تاقیکردنەوەی شەستێکە ئەساسە بۆ خوێندکار چونکە پێم وایە هەر بە دووبارە خوێندنەوەی ئیمتیحانی بیستێکەکەی ئەگەر خوێندکار ئاسانە لە بەردەمی ئەگەر سەر لە خۆی نەشێوێنێ بەڕاستی ئاسانە چونکە چۆ ئیمتیحانێکی بیستێکەت کردووە دوجار ئیمتیحانێکی دەیەکەت کردو بۆ خوێندکارەکان دەڵێم کە لەسەر ئاستی ئامادەیی و ناوەندیەکان بەڕاستی زۆر فترەیەکی زێڕینە کاتێکی زێڕینە و بۆ خوێندکاری یان بۆ قوتابیانی سەرەتاییش دایک و باوکانەکان کاتێکی زێڕینە بۆ دایک و باوکی کە لە ماڵێکە وا لە قوتابیەکە بکات بخوێنێت یا هەوڵوتیە کۆشێ بکات و دڵنیام لەوەی کە ئەوەی کە ئێمە ئێڵێن ئەگەر تەطبیق کرێشتێکی زۆر باشە ئیتر هەرەوە نەمان دەسەڵاتە دەست خۆش. زۆر باشە مامۆستا عادل لەگەڵ ئەوەشدا ئێستا دایکان و باوکان یاخود زۆرێک لەوانەیە کە کارمەندی دامودەستگاکانی حکوومەتیش بن ئەوانی ژەر پشویانە گرنگە لە ئێستادا دایکان و باوکان بە هەر باسیەوە نەکەین کە ڕێگر بن لە مناڵەکانیان تا چەند گرنگە دایکان و باوکانیش منداڵەکانیان یاخود و قوتابیانی کە هەیەن لە ماڵەوە لەگەڵ خۆیاندا بیامن بۆ گەڕانێک بۆ کتێبخانەیەک بۆ شوێنێک گشتی کە جۆرە لە شێوازێک دڵخۆشبوون بۆ منداڵە ببەخشێت کە ئەمەش کاریگەری دەبێت لەسەر ئەو منداڵە واتە ئاشنایکە بکەی بە کۆمەڵێک بابەت یاخود کۆمەڵی ڕفتاری جوانی پێشکەش پێی لەو ماوەکەمەی کە لە پشودان ئەمە کاریگەری دەبێت لەسەر ڕفتار و سلوکی و منداڵە. بەڵێ زۆر ڕاستە دەست خۆش بێ وایە ئەگەر خوێندکار بتوانێت لە ئافۆندایکان و باوکان بتوانێت لەم کاتەیە قوتابیەکانن بەرنە دەرەوە گەشتێکان پێ بکەن کتێبخانەیەک یان سەردانیکردنێکی شوێنێکی علمی یان چەند شتێکیان پیشاندن کە لە ژیانیانە نەیاندیوە یان چۆنەڵی زۆر زۆر شتێکی زێڕینە بەڵام بە شێوازێکی زانستی فێریانکەن چونکە دوجار دایک و باوک ئوسوەتەن حەسەنەن یان چۆنڵی نمونەی چاکەن لە کۆمەلگایە ئەبێ ئێمە چاویان لێ بکەین بەگوێیان کەین جا ئەگەر ئەمە بکرێ و هین بێ زۆر شتێکی باشە بەڕاستی لەم فترەیە ئەگەر دایکان و باوکان نێتیان سەردانیکردن ئەمە ڕێگری نابێ لەوەی کە ئەگەر قوتابێکی سەرەتایی فێری چەند زانست و چەند پرسیارێکی بکەی زۆر شتێکی باش. زۆر باشە دواپەیامت چیە مامۆستا لە ئێستادا بۆ دایکان و باوکان بۆ قوتابیان بەگشتی ئەگەر دواپەیامی خۆتمان پێ بڵێ چکە و دەرفەتی کەممان ماوە؟ سپاسانەکەم دواپەیام ئەوەیە هیوادارم لەم کاتەیە تۆزێ لە مۆبایلەکانتان دوورکەونەوە تۆزێ لە خەتی ئینتەرنێت دوورکەونەوە هیوادارم دایکان و باوکانیش هەروەها ئاگان لە مناڵەکانیان بێ بەڕاستی کۆمەڵگای کوردی کوشتەی دەستی ئەنتەرنێت و خەتی مۆبایلە کاتان لێکم کا لە دایک و باوکانەکەم ئاگایان لە مناڵەکانیان بێ لەم کاتەیە و ئاگایان لێ بێ بزانن ئەم کاتە زێڕینیان لەبەر دەستە بەشکم بۆ ئیمتیحانات بۆ تاقیکردنەوەکان ئیسفادەی لێ بکەن. زۆر سپاسانەکەم و سپاس بە چاپێکەوتنەکەش. زۆر سپاس بۆ مامۆستا عادل ئەسکەری توێژەری کۆمەڵایەتی سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی تۆم دەرفەتت بێمە بەخشی. زۆر سپاس دووبارە سپاس بۆ ئامادەبوونت. وەڵە بینەرانی عزیز دەزانین کە لە ماوەیەم چەند ڕۆژەدا لە چەند ناوچەیەکی جیاوازی هەرێمی کوردستان بەفربارین دەستی پێکردو هاوکارانمان چەند دیمەنێکی بەفربارینیان لە حاجی ئۆمەران و ورمەی وڵاتی ئێران بۆ ئامادە کردوین. ئەمڕۆژ لە هەورامان بەفرباریەوە. زۆر باشە فەرموون با پێکەوە بینەری ئەو دیمەنانە بین.
دووبارە سڵاوتان لێ بێت ئازان و خۆشەویستان. کەسانی نابینا هەمیشە جیاواز بوون لە ئەو بەهرە و توانایی کە هەیەە، بە تایبەت لە بەهرەی لەبەرکردندا ماشەڵڵا مێشک و توانایەکی زۆر باشیان هەیە. ئەزمموی نابینایەکتان بۆ دەگوازینەوە کە توانوێتی هەموو قورآانی پیرۆز لەبەر بکات، پێکەوە بینەری ئەو ڤیتە دەبین لەو بارەیەوە. سەرجەم قورئانی پیرۆزی لەبەر کردووە. لە شەو ڕۆژێکدا چەندین کاتژمێر تەنها بە گوێگرتنی لە رادیۆ هەوڵیدا تا سەرجەم قورئانی پیرۆزی لەبەر کرد. ئارام نابینایە، بەڵام نابینابوونەکەی نەبووەتە ڕێگر لە بەردەم لەبەرکردنی قورئانی پیرۆز و بگرە زیاتری سوور بووە لەسەر ئەو ئارەزوەی خەونی پێوە دەبینی. بسم الله الرحمن الرحيم ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. ئارام نابینایە. لە ساڵی 1975 لە بیارە لەدایک بووە. لە ساڵی 1970 بەهۆی دەستکاریکردنی مینەوە هەردوو چاوەکانی لەدەست دەدات. ئەو کاتەی تووشی ڕووداوەکە بووە لە پۆلی 6 سەرەتایی بووە. من ناوم ئارام حەسەن ڕەحیمە، لە داگوی ساڵ 1975 لە بەرواری 8/2/1970 هەردوو چاو دەستم لە دەستداوە لە شارۆچکەی بیارە. بەڵێ طبعاً ینی من پێشتر چاوانە بوو، لەگەڵ باوکما دارتاش بووم، ئیشی دارتاشیمانە کرد، تەلەبەی 6 ئیبتیدایی بووم، بە قەدەری خوای گەورە لۆقمێکمان دۆزیەوە دەستکاریمان کرد لە سەرنجامدا بوو، بەس هۆکاری ئەوەی کە من هەردوو چاو دەستم لە دەست بدەم و هەروەها چەند کەسێکش لەگەڵ منا بریندار ببن، برام و ئامۆزاکانیش. ئارام ئەو کاتە دەستی بە لەبەرکردنی قورئانی پیرۆز کرد کە چاوەکانی لەدەستدا بوو. سەرەتاش 15 جزم قورئانی لەبەر کرد. لە دوای پرۆسەی هاوسەرگیریشەوە توانی 15 جزمەکەی دیکە لەبەر بکات. طبعاً با بڵێن لە ڕێگەی کاسێتەکانی شێخ محەممەد سەدیق منشاویەوە 15 جزئی قورئانم لەبەر کرد و هەروەها لە دوای ئەوە لە دوای پرۆسەی هاوسەرگیریمەوە توانیم ئەلحەمدولای وەشکر ئەو 15 جزئەکەی تر لەبەرکەم و لەگەڵ چەند کتێبێکی تری با بڵێن ئیسلامیدا، وەکو عەقیدەی تەحاوی، وەکو منهاج الطالبین، وەکو سیرەی ئیبن هیشام، زۆرێک لە کتێبەکانی تر کە مستەفیدن و ئەتوانین سوادیان لێ بکەین. و الحەمدولای وەشکر ئێستا لە سایە قورئانەوە من مەدرسەم هەیە، توانم مەدرسەیەکم هەیە کە دەرس بە نابیناکان ئەڵێمەوە، الحەمدولای وەشکر بە خۆبەخشیش لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ هەر مامۆستام دەرس ئەڵێمەوە. وەڵاهی وەکو پێچوون تقریبا نزیکەی 6 ساڵ زیاترم پێچوو، لەبەر ئەوەی کەوا ینی ئەو سەردەمەی کە من قورئانم تیا لەبەر کرد بە حەقەت ینی کێشە هەبوو، عێراق حەساری لەسەر بوو و کوردستان لە بەردەم تاقیکردنەوەیەکی زۆر گەورەیە بوو کە ئەویش بەڕاستی وەزعی خەڵک باش نەبوو، ئابووری خەڵک باش نەبوو، بە حەقەت نزیکەی 6 ساڵم پێچووە تا توانیم لەبەری کەم. الحەمدولای وەشکر لەوەتی خۆمم ناسیوە، ینی نابینایی نەبووە بە ینی نەبووەتەوە هۆکارێک کە لە ئیشەکانم ساردم کاتەوە لە مەسەلەی لەبەرکردنی قورئان و لە مەسەلەی دروستکردنی خێزان و پرۆسەی هاوسەرگیری کە بەنسبەت نابینانەوە قورسە. و لێرەوە من سوپاسی مامی عەزیزمەکەم هەر بە تەواوکردنی قورئانم کچێکی خۆی پێشکەشکردم بەڕاستی. 6 ساڵی لەسەر یەک سەرڕای بربەست و ڕێگریەکان، بەڵام دوجار توانی سەرجەم قورئانی پیرۆز لەبەر بکات. ئێستا ئەو خێزاندارە و وەکو مامۆستاش بۆ فێربوونی قورئان لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ وانە دەڵێتەوە. ڕامێر عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ، سلێمانی. بەڵازان خۆشەویستان کۆتای ببین شیدا بەڵازان خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان لە کۆنترۆڵ و لە پشتی کامێرەوە بەرنامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.